ئەوە تەی کۆچەیە کۆجەکەم ئەوە تەی گر هەیە ئەسووتێم ئەوە تەی ئاو هەیە ئەخنچێم ئەوە تەی تیخ هەیە قوربانیم دەڕۆمەگەر پەر و باڵێم بدەمە دەست ڕووباری خوێن دەڕۆمەگەر هەموو دنیا لە شەقەی باڵی من بدوێن گەنجانی کوردستان لە نێوان زێدی خۆیان و سنوورەکانی بیلاڕووسیادا چارەنووسیان چی دەبێت؟ وردە خەریکە کوردستان گەنجی تێدا نامێنێت و سنوورەکانی پۆڵەندا و بیلاڕووسیا و فەڕەنسا دەبنە پارچەیەکی تری کوردستان هەمووان لە خەمی چوونە دەرەوە و جێهێشتنی خاکەکەیان و حکوومەت و دەسەڵاتی هەرێمیش گوێی خۆی لێخەواندووە و هیچی لەسەر ناڵێت کۆچ بە دوای ژیانێکی شایستەدا مێژوویەکی دێرینی هەیە لە مێژووی مرۆڤایەتیدا و هەر سەردەمە و لە شوێنێکەوە کۆچ بۆ شوێنێکی تر بە هیوای گەیشتن بە ژیانێکی شایستەتر هەبووە و سیمایەکی دیاری کۆمەڵگەی مرۆڤایەتی بووە بەردەوام هاوڵاتیان و وڵاتە دووەکەوتۆکان یان ئەو وڵاتانەی کە تازە لە گەشەکردندان پەنایان بردووەتە بەرکۆچکردن بۆ ئەو وڵاتانەی کە پێشکەوتوترن و ژیان و ئازادی و مافی مرۆڤەکان پارێزراوترە بژێویەکی باشتر لە وڵاتی خۆیان بۆ دابین کراوە ئەگەرچی بە درێژایی مێژوو کەسانی کۆچبەر لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر تووشی نەهامەتی و بارگرانیەکی زۆر بوون و لە وڵاتی دووەمیشدا بەردەوام بە چاوێکی هاوڵاتی پلە دووەوە سەیری کۆچبەران کراوە بەڵام ئەو هیوە و خواستە لە دڵی کۆچبەراندا کاڵ نەبۆتەوە و ئەو ژیانەیان پێ باشتر بووە لە ژیان لە وڵاتەکەی خۆیان لە کوردستان بەردەوام کۆچێکێک لە خواستەکانی تاکی کورد بووە و لە سەدەی ڕابردوودا ژمارەیەکی بەرچاوی هاوڵاتیانی کورد ڕوویان لە وڵاتانی دەرەوە کردووە و لە دوای ڕاپەڕینیشەوە ئەم دیاردەیە زیاتر بووە بەهۆی گرانی و شەڕی ناوخۆ و کێشەی سیاسی و کێشە کەڵەکەبۆکانەوە ڕێگەی هەندەران بوو بۆ یەکێک لە ڕێگەکانی دیاریکردنی چارەنووسی تاکی کورد بەشێکی زۆری گەنجانی هەرێمی کوردستان لە ڕێگەی گەیشتن بە هیوا و خەونەکانیان و ڕزگاربوونیان لە ژیانی قورسی کوردستان گیانی خۆیان کردە قوربانی و لە نێو ئاوەکان و سەر سنوورەکانی وڵاتانی بێگانە چیرۆکە تاڵەکانیان بە خوێنی خۆیان و فرمێسکی کەسوکارەکانیان تۆمار کرد بۆ نەوەکانی دوای خۆیان ژمارەیەکی بێشوماری خێزانی کورد و کوڕان و کچانی هەرێم لە وڵاتان نیشتەجێبوون و دوای نەهامەتیەکی زۆر و بارگرانیەکی زۆر سوکایەتی و بێڕێزیەکی بێوێنە لە وڵاتان بوونە هاوڵاتی ئەو وڵاتانە و بێبەریبوونی خۆیان لە ناسنامە کوردیەکانیان ڕاگەیاند و چەند ساڵ جارێک هەندێکیان بۆ دیدەنی کەسە نزیکەکانیان دێنەوە خاکەکەی جارانی خۆیان ئەم کۆچە بەردەوام درێژەی هەبوو و لەگەڵ هەڵکشان و داکشانی کێشە سیاسی و قەیرانە جۆر بە جۆرەکان لە کوردستان ڕێژەی کۆچیش بەرز و نزمی بەخۆیەوە بینیوە بەڵام هیچ کات نەبووە کۆچ کۆتایی هاتبێت و تاکی کورد وڵاتەکەی خۆی پێ باشتر بێت لە وڵاتێکی بێگانە ئەم هەستەش لە خۆ نیە و قەیران و کێشە و ململانیەکانی حیزبە سیاسیەکان و گرانی و بێگوزەرانی هاوڵاتیان و دانەمەزراندنی دەرچوانی زانکۆ و بێموچەی و بێکاری هەزاران گەنجی کورد هۆکاری ئەم دیاردەیەن و تا ئەو کێشانەش بەردەوام بن کۆچ درێژەی دەبێت ئێستا بە شێوەیەکی مەترسیدار کۆچ ڕووی لە چارەنووسی گەنجانی هەرێم کردوتەوە و ڕۆژ نییە سەدان گەنجی ناوچە جیاوازەکانی هەرێم ڕێگەی گەیشتن با خەونە ئەرخەوانەکانیان نەگرنە بەر و چارەنووسی خۆیان ڕادەستی قاچاقچیەک نەکەن کە نازانن بەرەو کوێ بەڕێیان دەکات ئەگەر بۆ گەیشتن بە وڵاتانی ئەوروپا لە ساڵانی ڕابردوودا یۆنان و کازاخستان و پاکستان و چەند وڵاتێکی تر بووبوونە کاروانسەرای تاکی کورد و لەوێوە ڕێگەی هات و نەهاتیان گرت بێتە بەر ئەوە لە ئێستادا یەکێک لەو ڕێگەیانەی کە گەنجان و خێزانە کۆچبەرەکانی کورد لە ڕێگەیەوە دەگەنە وڵاتانی ئەوروپا وڵاتی بیلاڕووسیا و سنوورەکانی
پۆڵەندا و ئیتالیا و فەڕەنسایە. ڕێگەیەکی نوێ بەڵام لە ئێستادا پڕمەترسی و لەگەڵ ئەوەش ئاخندرا و بە گەنج و خێزان و ژن و منداڵی کورد. ئەو هەواڵانەی لە جەنگەڵ و سنوورەکانی ئەو وڵاتانەوە دێنەوە بۆ کوردستان هێندە جێی نیگەرانی و مەترسیە، کەمایی ئەوەیە هەڵوەستەی لەسەر بکرێت و کۆچ بەرەو ئەو سنوورانە ڕابگیرێت. بەڵام تاکی کورد هێندە لە ژیان و سیستەم و حکومڕانی هەرێم ناڕازی و نیگەرانە، ئامادەیە خۆی بخاتە بەردەم نەشتەری ئەو قەدەرە و لاگەیشتن بەو ڕێگەیە پەشیمان نەبێتەوە. دیاردەکە بە جۆرێکە سەرما و دۆخی سەختی سنوورەکان نەیتوانیوە کۆچبەران ناچار بە پاشەکشە لە بیرۆکەی کۆچکردن بکات. تەنانەت هەواڵی گیرخواردنی بەشێکی زۆر لە کۆچبەران و مردن و بەجێمانی بەشێکی تریان لە سنوورەکانی بیلاڕوسیا هیچ کاریگەریەک لەسەر بیرکردنەوەی ئەو گەنجانە دروست ناکات کە دەیانەوێت خەونەکانیان کە لە کوردستان بەبادەچن لانی کەم لە وڵاتێکی تر بەدی بێنن. دیاردەکە بەردەوامە و ڕۆژ بە ڕۆژ بەردەوامی هەیە و سات بە سات لە فراوانبووندایە. گەنجانی کورد لە سەر جەمشار و شارۆچکەکانی کوردستانەوە جانتاکانیان دەپێچنەوە و نووسنگەکان و بازاڕی قاچاقچیەکان جمەیان دێت لەو کەسانەی هیوایان گەیشتنە بە وڵاتێکی ئارام کەچی حکوومەتی هەرێم خۆی بێدەنگ کردووە و هیچ لەبارەی کۆچی هاوڵاتیەکانیەوە ناڵێت و هیچ جەنگاوێکی کردەیی نییە بۆ ڕێگری لە دیاردەکە. ناسەرۆکایەتی هەرێم و نەئەنجومەنی وەزیران و نەپەرلەمانی کوردستانیش نەیانتوانیوە تەنها بە هەنگاوێک ڕێگە لەو کۆچان نە ئاساییەی هاوڵاتیانی کورد بگرن یان ڕێگە چارێک بدۆزنەوە بۆ هێشتنەوەی گەنجانی کورد لە وڵاتەکەی خۆیان. لە هەموو دنیادا گەنج سەرمایەیەکی بەنرخ و پڕبەهای کۆمەڵگەیە و حکوومەت و دەسەڵاتی وڵات هەموو کارێک دەکات بۆ هێشتنەوەی گەنجەکانی لە وڵاتەکەی خۆیاندا بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە خزمەت بە پێشکەوتنی وڵاتەکە بکەن. بەڵام لە کوردستان بە پێچەوانەوە هێندەی دەسەڵات کار بۆ جێهێشتنی وڵات لەلایەن گەنجانەوە دەکات. هێندە بیر لە سوود وەرگرتن ناکاتەوە لە توانا و لێهاتووی و زانستی ئەو گەنجانەی کە ڕۆژێک لە ڕۆژان سرودی خوایە وەتەن ئاواکەیان وتووە و ئێستا ناچارن ئەو وەتەنە جێبهێڵن و خۆیان بدەنە دەست قەدەرێکی نادیاری پڕمەترسی لە وڵاتێکی بێگانەدا.